تاچرا ئێمە نەسووتێ ئێوە هەرگیز ڕووناکایی نابینم بە چاوی خۆتان کوردستانیانی خۆڕاگر بەرخودانتان باش بە ئاگاداری ئێوەی هێژا دەگەینم ئەمڕۆ هەینی درنگانی ئێوارە بەبێ ئاگاداری خۆم بنەماڵەم هاوڕێیان و ئەندامانی ئەنجومەنی نەوژین و پارێزەری بەڕێزم بە شێوازێکی بەتواوەتی بەپەلە لە بەندیخانە دەرکرام بەبێ ئەوەی کە داخوازیە لێبردن لەلایەن خۆم یان پارێزەرەکەمەوە پێشکەش کرابێ و پێشتر من خۆم بە بەندیخانەم ڕاگەیاندەبوو و پارێزەرەکەیشم لە ڕێگەی پارێزەرەکەمەوە بە دەستگای دادوەری ڕامگەیاندەبوو کە بە هیچ شێوازە داخوازی لێبردن پێشکەش ناکەم و بە هیچ شێوازی ئەم داخوازیشمە قبول نییە بەڵام ئەمڕۆ ئێوارە بەبێ ئاگاداری بە شێوازێکی بەتواوەتی بەپەدا لە بەندیخانە دەرکرام هەروە پێشتر دەست بەسەرکردن و سزادانم بە شێوازێکی بەتواوەتی ناڕەوە بەبێ بڕیاری خۆم و بەدەستی خۆم نەبوو ئەمڕۆیش دەرکرانم لە بەندیخانە بە هیچ شێوازێ بەدەستی خۆم نەبوو چونکە من باوەڕم بە بیر و باوەڕ و بە ڕێگاکەی خۆم هەیە و تاکۆتایی ژیانم لەسەر بیر و ڕاکەم هەم و تاکۆتایی ژیانم درێژەدەری بیر و ڕاکەمم گەرچی دوشمن وا دەزانێ من بەدیلی لاڵە بم باش بزانێ کونج زیندانم قوتابی خانەیە بیری ئازادیم لە زیندانە فراوانتر ئەبێ قوڕ بەسەر ئەو دوژمنەی هیوای بە بەندیخانەیە